بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب کێک و شەربەت. وەرگێڕانی شنۆ حەمەد ئەمین. نەخشەسازی ناوەوە جمعە صدیق محەممەد. شوێنی چاپ دارالمەعریفە، بەیروت، لوبنان. ژمارەی سپاردن 1109 ساڵی 2009 پێدراوە. کۆی لاپەڕە 101. خوێندنەوەی توبا هەولێری. کارە دەنجیەکان ڕێبین کاظم محەممەد. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. چەند تێبینیەکی گرنگ. لاپەڕە 3. گرنگیدان بە خواردن پێویستە لە ژیانی ئادەمیزاد، بۆیە پێویستە هەوڵ بدرێت بە تامترین جۆریان لێ دروست بکرێت. لێرەدا پێم خۆشە باسی ئەوە بکەم کە ئەم کتێبە بریتیە لە دوو کتێبی وەرگێڕدراوی عەرەبی بە ناوی ئەلکەیک وەلعەسیر وەلکۆکتێل. ئێمەش ئەم دوو کتێبەمان کردۆتە یەک کتێب. دوای وەرگێڕانی لە عەرەبیەوە هەروەها پێمان باشە تیشک بخەمە سەر چەند تێبینیەکی گرنگ، ئەویش بە سوودوەرگرتن لەو تێبینیانەی کە لەو دوو کتێبەدا باس کراوە. هەروەها چەندانی تریش. پێویستە لە کاتی دروستکردنی جۆرەکانی کێک یان شەربەت ئەم تێبینیانەش بریتین لە: یەکەم، بۆ دروستکردنی بە تامترین جۆری کێک یان شەربەت پێویستە نوێترین و باشترین مادە بەکار بهێنی. ئەلف، بۆ دروستکردنی شەربەت میوەی تازە بەکار بهێندرێت. پێش خستنە ناو بەفرگر پێویستە ئەم میوانە بشۆردرێنەوە و وشک بکرێنەوە و بۆ ئەوەی لە کەڕوو بپارێزرێن. با، بۆ دروستکردنی کێک مادەی تازە بەکار بهێنرێ. پێویستە ئاگاداری بەسەر چوونیان بین. ئەکسپایر. دووەم، زۆرترین جۆری کێک پێویستی بە هێلکە هەیە، بۆیە پێویستە پێش شکاندنیان بشۆردرێنەوە، وشک بکرێنەوە، چونکە لەوانەیە لە کاتی شکاندنیان لە دەستبەر ببێتەوە و بکەوێتە ناو ئەو قاپەی کە هێلکەکانی تری تیا شکێنراوە یاخود مادەی تری تێکراوە. هەروەها پێویستە هەر دانەیەک لە کوپێکی بەجیا بشکێنرێ. ئەگەر هەمووی بکرێتە ناو یەک قاپ لەوانەیە دانەیەک تێکچوو بێت، ئەمەش دەبێتە هۆی پیسبوونی ئەوانی تر. سێیەم، بۆ لابردنی ئەو بۆنەی کە هێلکە هەیەتی پێویستە خوێ یان ڤانێلا یان هێلی تێبکرێ. چوارەم، شەربەتی سروشتی میوە کاریگەری زۆری هەیە بۆ توانادانان بە منداڵ، چونکە خواردنەوەی شەربەت لای منداڵ ئاسانترە وەک لە میوە. پێنجەم، تواننەوەی پیکن پاودەر لە ناو تێکەڵی شلا قورسە، بۆیە پێویستە پیکن پاودەر تێکەڵی ئارد بکرێ. هەروەها تواننەوەی شەکر و کاکاویش لە ناو شلەمەنی و ئاودا ئاسانترە. شەشەم، زانستی پزیشکی دەری خستووە خواردنی میوە ڕێگرە لە بەردەم دروستبوونی نەخۆشی پووک و دەم. هەفتەم، لە کاتی شوشتنەوەی میوە پێویستە ئاگاداری ئەو وردە خۆڵانە بین کە پێیانەوە لکاوە، بە تایبەت هەندێ میوە زیاتر خۆڵ هەڵدەگرێ وەک فراولە. هەروەها میوەی وشکیش وەک قۆخ و قەیسی و مێوژ. هەشتەم، ئامادەکردنی نەستەلە ئاسانە، بەڵام چاودێریەکی وردی دەوێت. نابێ نەستەلە ڕاستەوخۆ لە قاپێکدا بخرێتە سەر ئاگر. پێویستە بە ڕێگەی ئەلبان ماری ئەویش بە دانانی ئەو قاپەی نەستەلەکەی تێدایە لە ناو قاپێکی پڕ لە ئاو. ئینجا ئەو قاپە بخرێتە سەر ئاگر، واتە لە ڕێگەی گەرمی ئاوەکە بتوێنرێتەوە. نۆیەم، لە کاتی دروستکردنی هەر کێکێک بۆ ئەوەی کێکەکە بە قالبەکەوە نەنووسێت دەتوانی دوای چەورکردنی قالبەکە ئاردی بەسەردا بڕێژی. دەیەم، پلەی گەرمی فڕن کاریگەری زۆری هەیە لەسەر دروستبوونی کێکێکی شێوە تەواو، بۆیە پێویستە ئاگاداری هەر یەک لەو پلە گەرمانە بیت بۆ هەر یەک لەم کێکانەی باسکراوە. یازدەیەم، بۆ دڵنیابوون لە پێگەیشتنی هەر جۆرێک لەو کێکانە دەتوانرێت شیشێکی ئاسن یان چەقۆیەکی نوکتیش بچەقێنرێتە ناو کێکەکە. پێویستە لە کاتی دەرهێنانی هیچ هەویری پێوە نەبێت. ئەگەر هەویری پێوە بوو دەتوانرێت بۆ ماوەیەکی تر کێکەکە لە ناو فڕنەکە بهێڵرێتەوە. دوازدە، دوای دەرهێنانی قالبەکە لە فڕن پێویستە یەکسەر کێکەکە لە قالبەکە دەرهێنرێت، چاوەڕێ بکرێت تا سارد دەبێتەوە. سێزدە، دەتوانین بڵین بەهۆی خواردنی شەربەتی سروشتی دەتوانرێت قەڵەوی کۆنتڕۆڵ بکرێ بەبێ دروستبوونی هیچ کێشەیەک بۆ گەدا یان وشکبوونی پێست هەتا دوایی. چواردە، هەروەها لە کتێبە عەرەبیەکە بۆ پێوانی ئارد و شەکر و هەتا دوایی بەکار هاتووە، بەڵام ئێمە لەبری ئەوە قاپماندانەوە، هەر قاپێکیش 3 کوپە. 15، دەتوانرێت ئەو پێداویستیانە زیاد بکەین یان کەم بکرێ بە گوێرەی ژمارەی ئەندامانی خێزانەکەت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی سادە لاپەڕە 6. پێداویستەکان: 1 لەسەر 2 1 قاپ شەکر، 1 قاپ یەکسانە بە 3 کوب، 0.5 کیلۆ ئارد
1 کوب ڕۆنی زەیت 2 کوب شیر 5 هێلکە توێکڵی لیمۆیەکی لە ڕەندە دراو کەمێک خوێ 2 کەوچکی بچووک بیکن پاودەر چۆنیەتی ئامادەکردنی فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی لە دەفرێکدا ئارد و بیکن پاودەرەکە تێکەڵ بکە لە دەفرێکی تر هێلکە و شەکرەکە و هاڕاوەی لیمۆیەکە کەمێک خۆی تێکەڵ بکە پاش ئەوەی تێکەڵەکە دەبێتە شلەیەکی باش پاشان یەک لە دوای یەک زەیت و شیرەکەی تێبکە پاشان ئاردەکە وردە وردە بکە ناو تێکەڵە شلەکە لەگەڵ تێکدانی بەردەوام بۆ ئەوەی نەبێتە گرێگرەی بچووک قاڵبی کێکەکە بە زبدە چەور بکە سنیەکی شێوەخڕ بهێنە تیرەکەی 26 سانتیم بێت اینجا وەرەقەیەکی ئەلەمینیۆم بخەرە ناو قاڵبەکە بە مەرجێ بە زبدە چەور کرابێت پاشان هەویرەکەی تێبکە اینجا بیکەرە ناو فڕن بە مەرجێ پلەی گەرمێکەی 4 بۆ 5 پلەی سەدی بێت چاوەڕوان بە تا 20 دقیقە پێشکردنەوەی فڕنەکە چاودێری ڕەنگەکەی بکە پاشان ڕوەکەی داپۆشە بە پەڕەیەکی ئەلەمینیۆم ئاگادار بە لە پێگەیشتنی ئەویش لە ڕێگەی چەقاندنی چەقۆیەک بۆ ناوەوەی کێکەکە پێویستە لە کاتی دەرهێنانی چەقۆکە وشک بێت هیچ هەویری پێوە نەبێت کێکەکە پارچە پارچە بکە پاشان پێشکەشی بکە لەگەڵ شیر یان قاوە یان چا بە گوێرەی پێویست تێبینی دەتوانرێ ئەم جۆرە کێکە هەڵبگیرێ بۆ ماوەی 10 ڕۆژ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات کێکی بە قۆخ لاپەڕە 8 پێداویستەکان 1 لەسەر 4 1 قاپ کۆخی وشک 1 کوب شەربەتی سێو 1 لەسەر 2 کوب زەیتی گەرمە شامی کەمێک خوێ کەمێک گوێزی هیندی 25 گرام گوێز 1 لەسەر 4 1 قاپ هەنجیری وشک 1 لەسەر 2 کوب پەنگوینی شل 2 هێلکە 1 لەسەر 2 1 پەرداخ ئارد کەوچکێکی بچووک دارچین 1 کوب شیر چۆنیەتی ئامادەکردنی فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی قۆخەکە و هەنجیرەکە بکوتە و پاشان بیخەرە ناو مەنجەڵێکی بچووکەوە و شەربەتی سێوەکەی تێبکە و بیخەرە سەر ئاگر مەنجەڵەکە قەپات بکە و بەجێی بهێڵە بۆ ماوەی 10 دقیقە پاش ساردبوونەوەی تێکەڵەکە اینجا ئەم شتانەی تێکەڵاو بکە 2 هێلکە بە مەرجێ پێشتر خۆی تێکرابێ گوێزی هیندی دارچین ئارد هەنجیر هەنگوین زەیت اینجا تێکەڵەکە بشلەقێنە تێکەڵەکە بخەرە ناو قاڵبەکە تیرەکەی 20 سانتیم بێت پاش چەورکردنی قاڵبەکە بە زبدە اینجا بڕێک گوێز بە شێوەیەکی یەکسان بەسەر هەویرەکە دابەش بکە کێکەکە بخەرە ناو فڕنێکەوە بۆ ماوەی 55 دقیقە پلەی گەرمیەکەی 180 پلەی سەدی بێت پاشان لە ناو فڕنەکە دەری بهێنە بۆ ماوەی 2 دقیقە بەجێی بهێڵە اینجا بیخەرە سەر سنیەک بۆ ئەوەی سارد بێتەوە تێبینی دەتوانی قالبی شێوەلاکێشە یان خڕ بەکاربهێنی بۆ ئەم جۆرە کێکە ئەم جۆرە کێکە پێشکەش دەکرێت لەگەڵ چا یان هەر جۆرە شەربەتێک لە دانیشتەکانی پاژنی و ڕۆیان یان لە بەیانیان لەگەڵ خواردن هەروەک دەتوانرێت پێشکەش بکرێت لە دوای ژەمەسەرەکیەکان خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات کێکی بە مۆز لاپەڕادا پێداویستەکان 1 لەسەر 4 1 قاپ ئارد کۆ 25 گرام مێوژ 1 لەسەر 2 قاپ شەکر 1 لەسەر 2 قاپ گوێزی هیندی 3 هێلکە 2 کەوچکی بچووک پیکن پاودەر 2 مۆزی پێگەیشتوو 1 لەسەر 2 قاپ زبدەی تازە لەگەڵ 25 گرام چەوری 1 لەسەر 4 قاپێک مێوژی بێناوک 2 کەوچکی گەورە شەربەتی لیمۆ کەمێک خوێ چۆنیەتی ئامادەکردنی فڕنەکە گەرم دەکەین تا 180 پلەی سەدی مێوژەکە بە شەربەتی لیمۆکە دەخوسێنین زبدەکە و شەکرەکە بشلەقێنە بە خەڵاتەیەکی کارەبایی پاشان هێلکەکان و ئاردەکەی تێبکە ئینجا گوێزی هندیەکە و پیکن پاودەرەکە و تۆزێک خۆی تێبکە مۆزەکان پاککەرەوە یەکێکیان باش ورد بکە ئەوی تریان بکە بە 4 لای بچووک پاشان بیکەرە ناو مێوژەکە اینجا ئاردی بەسەردا بکە هەمووی بەیەکەوە باش تێکەڵاو بکە پاشان بیخەرە ناو قالبی کێکەکە کە درێژیەکەی 24 سانتیم بێت پاش چەورکردنی قالبەکە بە زبدە پاشان بیخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی 45 دقیقە بەجێی بهێڵە ئاگادار بە لە تەواو پێگەیشتنی کێکەکە ئەویش بە چەقاندنی نوکی چەقۆیەک بۆ ناو کێکەکە پێویستە لە کاتی دەرهێنانی چەقۆیەکە لە ناو کێکەکە چەقۆیەکە وشک بێت
هیچ هەویری پێوە نەبێت. کێکەکە بەجێ بهێڵە تا سارد دەبێتەوە، پێشکەشی بکە لەگەڵ قاوە یان دەتوانرێت بە کرێم بڕازێنرێتەوە. تێبینی بۆ دڵنیابوون لە پێگەیشتنی کێکەکە بە هەموو شێوەیەک دەتوانی شیشکێک بچەقێنیە ناو کێکەکە، چونکە لە کاتی دەرهێنانی کار لە شێوەی کێکەکە ناکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە شفتالی جۆری یەکەم لاپەڕە 12. پێداویستیەکان: 1 قاپ شەکری ورد کراو، 1 لەسەر چواری کەوچک ڤانێلا، 2 کەوچکی بچووک بیکن پاودەر، 1 کوب کرێمی شلی تازە، 4 دانە شفتالی زەردی پێگەیشتوو، کەمێک خوێ، 4 هێلکە، 1 لەسەر چواری 1 قاپ ئارد، 20 گرام زبدە. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی، بیخەرە ناو قاپێکی قوڵ، شەکر و خوێ و ڤانێلا و هێلکەکان. اینجا بە خەڵاتەیەکی کارەبایی تێکیان بدە تا تێکەڵەکە دەبێتە کەف. پاشان ئاردەکەی وردە وردە تێبکە. اینجا پیکن پاودەر، پاشان کرێمە نوێیەکە تێبکە. قاڵبەکە بە زبدە چەور بکە. قاڵبەکە ئەستور و قوڵ بێت. شفتالیەکان پاک بکەرەوە و ناوکەکانی دەربهێنە و هەر یەکەیان بکە بە 4 پارچە. نیوەی هەویرەکە بخەرە ناو قاڵبەکە. پارچە شفتالیەکان ڕیز بکە لە ناو قاڵبەکە. پاشان دایپۆشە بە هەویرەکەی تر. کەمێک ڤانێلا بەسەر ڕووی هەویرەکە دابپڕژێنە. پاشان قاڵبەکە بخەرە فڕن لە ناوەندێکی بڵند، واتە دوور لە ئاگرەکە، بۆ ماوەی 45 دقیقە. کێکەکە پێشکەش بکە بە گەرمیەکی مام ناوەند، پاش ڕازاندنەوەی بە کرێمێکی ئینگلیزی یان بە شەربەتێکی خەست. تێبینی دەتوانی کرێمێکی ئامادەکراو بەکار بهێنی یان هەندێک لەو جۆرانەی کە ئامادەیە و چەوریەکی کەمی تێدایە و پلەی گەرمیەکەشی نزمە. لە حاڵەتی هەڵبژاردنی جۆری شەربەتەکە لە بری شەربەتی خەست دەتوانی ئەو جۆرە هەڵبژێری گونجاو بێ لەگەڵ ویستی تایبەتی خۆت، بەڵام پێویستە خەست بێ و بە ئاو نەگیرابێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە شفتالی جۆری دووەم لاپەڕە 14. پێداویستیەکان: 2 دانە شفتالی زەرد، توێکڵی لیمۆیەکی لە ڕەندەدراو نیو کیلۆ، 1 لەسەر 4 قاپ بادەمی وردکراو، 1 ئارد، 1 لەسەر 2 قاپ شەکر، 2 پەلک جەلاتین، کێشی هەریەکێکیان 1 گرام بێت، 1 هەرمێ، 1 لەسەر 2 قاپ کرێمی برنج، 4 هێلکە، 3 لەسەر 4 قاپ زبدە، کەمێک خوێ. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی، 4 قالبی تایبەت بەم جۆرە کێکەکە بە زبدە چەور بکە. اینجا پەلکی جەلاتینەکە دەخەینە ناو قاپێکی پڕ لە ئاوی سارد. تا پەڕەکانی جەلاتینەکە نەرم دەبێتەوە، 2 لە شفتالیەکان بە ئاوی گەرم بشۆرە. پاشان پاکی بکەرەوە پارچە پارچەی بکە. پارچە شفتالیەکان بەهۆی خەڵاتەی کارەبایی ورد بکە. ئەو هەریسە شفتالیەی دروست بوو بیکە 2 بەش. جەلاتینەکان لە ناو قاپەکەدا بنێ و بەشی یەکەمی تێبکە. هەڵوژەکە پاک بکەرەوە و پاشان وردی بکە. پاشان شەربەتی نیو لیمۆکەی تێبکە. لەگەڵ جەلاتینەکە بیخەرە ناو تێکەڵە شفتالیەکە. لە ناو سەلاجە هەڵی بگرە. لە ناو سەلاجە هەڵی بگرە. هێلکەکان بشکێنە و زەردێنە و سپێنەکەی لێک جیا بکەرەوە. لە قاپێک کرێمی برنجەکە و هاڕاوەی بادەمەکە و هاڕاوەی پەلکی لیمۆکەی تێکەڵ بکە. چارەگە قاپێک شەکر و نیوی تری هەریسەی شفتالیەکەی تێبکە. زبدەکە لە مەنجەڵێک بتوێنەوە. لە دەرەوەی ئاگرەکە لەگەڵ بەردەوام تێکدانی زبدەکە بکەرە تێکەڵی کرێمی برنجەکە و پاشان زەردێنەی هێلکەکەی تێبکە. سپێنەی هێلکەکە بشلەقێنە لەگەڵ کەمێک خوێ تا دەبێتە کەف. اینجا بیکەرە ناو هەویرەکە. نیوەی هەویرەکە بخەرە ناو هەر 4 قالبەکە. بەمەرجێ لە ناو هەر قالبێک بۆ شایەک بەجێ بهێڵە. هەریسەی شفتالی و جەلاتینەکەی تێبکە. پاشان بەشی دووەمی هەویرەکەی بەسەردا دابەش بکە. اینجا قالبەکە بخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی 35 دقیقە. پاش تاوە پێگەیشتنی ئەو قالبانە بەجێ بهێڵە بۆ ماوەی 5 دقیقە. پاشان لەسەر قالبێکی فراوان لێک دوور دایان بنێ. دەتوانرێ پاش ساردبوونەوەی بە کاغەزی ئەلەمینیۆم بپێچیتەوە و بیخەیتە ناو سەلاجە تا کاتی بەکارهێنانی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی ئەلف لەیلا و لەیلا 1001 شەوە لاپەڕە 16. پێداویستیەکان: بۆ دروستکردنی کێکەکە 1 لەسەر 2 قاپ ئارد،
4 هێلکە 25 گرام زبدە، یەک لەسەر 2 قاپ شەکری ورد کراو لە شێوەی بۆدرا، یەک لەسەر 2 کەوچکێکی بچووک ڤانیلا، کەمێک خوێ. بۆ دروستکردنی کرێم و شەربەتەکە 3 زەردێنەی هێلکە، یەک لەسەر 4 یەک قاپ شەکر، یەک لەسەر 4 یەک قاپ میوەی وشک، فستق حەلەبی بوندق بادەم، چەند دڵۆپێک ئاوی لیمۆ، یەک کوب شیر، یەک لەسەر 4 یەک قاپ زبدەی تازە، یەک کەوچکی گەورە مەیزینە، کەوچکێکی گەورە ئارد. بۆ ڕازاندنەوەی یەک لەسەر 2 قاپ میوەی تێکەڵاوی ڕەنگ سەوز، یەک لەسەر 2 قاپ فستق حەلەبی دەنکی تەواو. چۆنیەتی ئامادەکردنی فڕنەکە گەرم بکە تا 220 پلەی سەدی. بۆ ئامادەکردنی کێکەکە زەردێنەی هێلکەکە و شەکرەکە لەگەڵ ڤانیلاکە تێکەڵاو بکە و بیشلەقێنە تا ڕەنگی سپی دەبێ. ئاردەکەی تێبکە. ئینجا سپێنەی هێلکەکە لەگەڵ خۆی بشلەقێنە و لەگەڵ تێکەڵەکەی پێش و تێکەڵی بکە. هەویرەکە بخەرە سەر قالبێکی چەورکراو بە زبدە، هەروەها بە پارچە زبدەی تەنک ناو قالبەکە دابپۆشە. سەرەکەی ڕێک بخە بە چەقۆیەکی تایبەت، پاشان سووری بکەرەوە بۆ ماوەی 10 دقیقە لە فڕن. قالبەکە لە فڕنەکە دەربهێنە و بە شێوەی پەڕەیەک بیپێچەوە. ئەم کارە بەردەوام ئەنجامدا بۆ بەدەستهێنانی شێوەیەکی گڵۆڵی خڕ. وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە بە قوماشێک دایپۆشە. بۆ ئامادەکردنی کرێمێک سپێنەی هێلکەکە لەگەڵ 50 گرام شەکر و مایزینیا تێکەڵ بکە و ئینجا شیرەکەی کەم کەم تێبکە لەگەڵ تێکدانی بەردەوام. کرێمەکە لەسەر ئاگر بەجێ بهێڵە تا کەمێک خەست دەبێ، بەڵام بەردەوام تێکی بدا. ئینجا لەسەر ئاگرەکە هەڵی بگرە تا سارد دەبێتەوە. زبدەکە بکەرە ناو کرێمەکە. ئینجا 3 چارەکی تێکەڵەکە هەڵبگرە، هەموو میوە و شکراوەکەی تێبکە. بۆ ئامادەکردنی شەربەت 1 لەسەر 2 کوب ئاو لەگەڵ ئەو بڕەشەکرەی کە ماوەتەوە لەگەڵ شەربەتی لیمۆکە بکوڵێنە. شەربەتەکە بەسەر کێکەکەدا بپڕژێنە. ئینجا کرێمەکەی بەسەردا بکە لەگەڵ میوە وشکەکە، دووبارە بیپێچەوە. کێکەکەدا بپۆشەوە و کرێمەی کە ماوەتەوە پارچە پارچەی بکە. پاشان بە میوە سەوزە جۆرا جۆرەکە و دەنکە فستق بیڕازێنەوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بەزەیتی زەیتون و کومبوتی گێڵاس. لاپەڕە 18. پێداویستیەکان بۆ دروستکردنی هەویرەکە: 1 قاپ ئارد، 4 هێلکە، 1 قاپ شەکر، 2 کەوچکی گەورەی شەکری وردکراو، 1 لەسەر 4 کەوچکێکی گەورە ڤانێلا، لیمۆیەکی ترش، قوتوویەکی بچووک شیری خەست، 4 کەوچکی گەورە زەیتی زەیتون، 2 کەوچکی بچووک پیکن پاودەر، کەمێک خوێ. بۆ دروستکردنی کەمبۆدیەکە 1 لەسەر 2 کیلۆ گێڵاس، 1 لیمۆ، 1 لەسەر 2 قاپ شەکر، 3 دەنکی یانسون یان ڕازیانە. بۆ قالبەکە 20 گرام زبدە، کەوچکێکی گەورە ئارد، کەوچکێکی گەورە شەکر. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی. قالبەکە چەور بکە بە زبدە، شەکرەکەی بەسەردا بپڕژێنە، جا قالبەکە لاکێشە بێ یان خڕ بێ بە گوێرەی ویست. زەردێنەی هێلکەکان و ڤانیلا و شەکر و شیرەکە تێکەڵ بکە، تێکی بدا تا تێکەڵەکە شێوەی کرێم وەردەگرێ. زەیتی زەیتونەکە بهێنە، توێکڵی لیمۆیەکەی تێبکە و بەردەوام تێکی بدا. ئینجا ئاردەکەی تێبکە و تێکی بدا تا بەباشی تێکەڵاو دەبێ. سپێنەی هێلکەکان لەگەڵ خوێیەکە بخەرە ناو دەفرێکی قوڵ و بیشلەقێنە. پاشان کەمکەمە بیکەرە ناو ئەو هەویرەی لە پێشدا ئامادەت کردبوو. هەویرەکە بخەرە ناو قالبەکە، سووری بکەوە بۆ ماوەی 40 دقیقە. دەری بهێنەوە بیخەرە سەر قاپێک تا سارد دەبێتەوە. لەو کاتەدا کەمبودەکە ئامادە بکە بە یارمەتی چاکراوی توێکڵی لیمۆ ترشەکە. توێکڵەکە پارچە بکە بە شێوەی پارچە درێژ. دەنکە گێڵاسەکان بشۆرەوە و وشکیان بکەرەوە و سەرەکانیان لێ بکەرەوە. پاشان بیخەرە ناو مەنجەڵێک لەسەر ئاگر بۆ ماوەی 10 دقیقە. بیکوڵێنە لەگەڵ شەکر، دەنکە یانسون یان ڕازیانەکان و پارچە توێژی لیمۆکە. لە ساتی کۆتایی شەکرە وردەکە بپڕژێنە بەسەر کێکەکە، پێشکەشی بکە لەگەڵ کەمبوت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بەنەستەلە. لاپەڕە 20. پێداویستیەکان: 4 هێلکە، 1 لەسەر 2 1 قاپ زبدە، 2 کەوچکی گەورە شەکری وردکراو، 3 کەوچکی بچووک ئارد،
یەک کەوچک زەیت، یەک لەسەر دوو یەک قاپ نەستەلا 165 مادەی چەوری تێدا نەبێت، یەک لەسەر چواری یەک قاپ شەکر، دوو کەوچکی گەورە کاکاو، یەک کوب شیر، کەمێک خوێ. بۆ دروستکردنی کەرەمێل نیو کوب شەکر، 12 پارچە گوێز. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی، قالبەکە بە زبدە چەور بکە، تیرەکەی 22 سانتیم بێت، بیخەرە ناو سەلاجە بۆ ماوەی 10 دقیقە. کەمێک شەکر و ئاردی بەسەردا بپڕژێنە، پاشان وەری بگێڕە بۆ ئەوەی زیادەکە بکەوێتە خوارەوە. نەستەلەکە پارچە پارچە بکە، پاشان بیخەرە ناو قاپێک و بیتوێنەوە، پاشان قاپەکە بهێنە خوارەوە لەسەر ئاگر. اینجا زبدە و شیرەکەی تێبکە، شەکرەکە بکەرە ناو زەردێنەی هێلکەکە و بیشلەقێنە بۆ ماوەی 3 دقیقە تا تێکەڵەکە لینج دەبێ و شەکرەکە بە تەواوی دەتوێتەوە. نەستە لە تواوەکەی تێبکە، پاشان ئاردەکەی تێبکە، تێکەڵەکە بەردەوام تێک بدە. سپێنەی هێلکەکە بشلەقێنە تا ڕەنگەکەی سپی دەبێ، اینجا بیخەرە ناو تێکەڵەکەی تر. دوای ئەوە هەموو تێکەڵەکە بەیەکەوە تێک بدە و اینجا بیخەرە ناو قالبی کێکەکە، بیخەرە ناو فڕنەکە و بۆ ماوەی 25 دقیقە کێکەکە دەربهێنە و بیخەرە سەر سینیەک، وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە. بۆ ئامادەکردنی کرێمەکە نیو قاپ شەکر بکەرە ناو مەنجەڵێک، دوو کەوچکی گەورە ئاوی تێبکە، بیخەرە سەر ئاگر، وازی لێ بهێنە تا ڕەنگەکەی زەرد دەبێ. بەهۆی مەقاشێکەوە پارچە گوێزەکان نقم بکە لە ناو شەکرەکە، اینجا بیخەرە ناو سینیەکی چەورکراو بەزەیت، پاشان بەجێی بهێڵە بۆ ئەوەی سارد بێتەوە. کاکاوەکە بڕژێنە بەسەر کێکەکە، پاشان شەکرە وردکراوەکە بەهۆی پاڵێوەکەوە، بەڵام پێویستە بە شێوەیەکی یەکسان بێت. ڕووەکەی بە گوێز بڕازێنەوە و پێشکەشی بکە لەگەڵ چا یان شەربەت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە سێو و گوێزی هیندی لاپەڕە 22. پێداویستیەکان: یەک لەسەر دووی قاپ ئارد، 3 لەسەر چواری قاپ زبدە، 2 سێو، 2 کەوچکی گەورە کومبوتی سێو، 3 کەوچکی گەورە گوێز هیندی، 1 کەوچکی گەورە مڕەبای قەیسی، 1 کەوچکی بچووک بیکن پاودەر، 3 هێلکە، 1 لەسەر چواری کەوچکێکی بچووک ڤانێلا بۆ قالبەکە، 20 گرام زبدە، 2 کەوچکی بچووک ئارد، 1 کەوچکی بچووک شەکر. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم دەکەین تا 180 پلەی سەدی، قالبی کێکەکە 24 سانتیم چەور بکە، بە زبدە و بیخەرە ناو سەلاجە بۆ ماوەی 10 دقیقە. اینجا 1 کەوچک ئارد و 1 کەوچک شەکر بەناو قالبەکە بپڕژێنە، پاشان سەرەوژێری بکەرەوە بۆ ئەوەی زیادەکە بکەوێتە خوارەوە. لە قاپێکی قوڵ زبدە و شەکر و ڤانێلاکە باش تێکەڵ بکە تا تێکەڵەکە بە ڕەنگی سپی دەبێ، پاشان یەک هێلکەکەی تێبکە، چاوەڕوان بکە تا تێکەڵەکە خست دەبێ. اینجا هێلکەکانی تری یەک لە دوای یەک تێبکە، پاشان ئارد و پیکن پاودەرەکەی تێبکە، اینجا کومبوتی سێوەکەی تێبکە، پاشان 2 کەوچکی گەورە گوێزە هیندیەکەی تێبکە، تێکی بدە تا هەویرێکی شێوە کرێمیت بۆ دروست دەبێ. سێوەکان پاک بکەرەوە و وردیان بکە، چارەکێکی هەویرەکە بخەرە ناو قالبەکە و سێوەکەی بەسەردا دابەش بکە، پاشان هەویرەکەی تری بەسەردا بکە، قالبەکە بخەرە ناو فڕنەکە و بۆ ماوەی 40 دقیقە. کێکەکە دەربهێنەوە بیخەرە سەر سینیەک، کەمێک مڕەبای قەیسی گەرم بکە و تا لینج دەبێ، اینجا بەسەر کێکەکەی دابکە، اینجا ئەو گوێزە هیندیەی ماوەتەوە بەسەریدا بپڕژێنە. دەتوانرێ پێشکەش بکرێ بە ساردی یان نیمچە گەرمی. تێبینی گرنگ نییە هەر جۆرە سێوک بەکاربهێنرێ، بەڵام پێویستە سێوەکە پێگەیشتوو بێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بەلیمۆ لاپەڕە 24. پێداویستیەکان: 1 قاپ ئارد، 1 پرتەقاڵ، 3 لەسەر چواری قاپ شەکر، 2 هێلکە، 2 دانە لیمۆی پێگەیشتوو، 1 قاپ زبدەی نوێ، 1 کەوچکی بچووک بیکن پاودەر، کەمێک خوێ. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا پلەی 210 پلەی سەدی، لیمۆکان و پرتەقاڵەکە پاک بکەرەوە، توێکڵەکەی پارچە پارچە بکە و بە شێوەی درێژ. 1 کوب ئاو بخەرە ناو مەنجەڵێک، مەنجەڵەکە بخەرە سەر ئاگر، نیو قاپ شەکری تێبکە،
پەلکی لیمۆکە دەربهێنە و 10 پارچە لیمۆ بخەرە ناوی بۆ ڕازاندنەوە. لەسەر ئاگری بەجێ بهێڵە بۆ ماوەی 5 دقیقە. پاشان لەسەر خۆ دەریان بهێنە و لەلایەکەوە دایان بنێ. لە قاپێکی قوڵ ئەو شەکرەی ماوەتەوە لەگەڵ زبدەکە بیشلەقێنە تا دەبێتە تێکەڵەیەک لە شێوەی کرێم. هێلکەیەک و 2 زەردێنەی هێلکەی تێبکە. ئینجا ئارد و پیکن پاودەر و 3 لەسەر 4 توێکڵە ئاڵۆزەکە و شەربەتی لیمۆکەی تێبکە. سپێنەی 2 هێلکە لەگەڵ خوێ بشلەقێنە تا دەبێتە کەفێکی سپی. پاشان یەک لە دوای یەک تێکەڵاوی هەویرەکەی تێبکە. تێکەڵەکە بکەرە ناو قالبێکی کێک چەور کرابێت بە زبدە و بە پارچە زبدەی تەنک ناوەکەی داپۆشرابێت. اینجا قالبەکە بخەرە ناو فڕن بۆ ماوەی 10 دقیقە. پاش کەمکردنەوەی دەرەجەی گەرمیەکەی بۆ 180 پلەی سەدی. پاشان دەری بهێنە و بیخەرە سەر سینیەک تا سارد دەبێتەوە. کەمێک پێشکەشکردنی بیڕازێنەوە بۆ لیمۆیە کە لەگەڵ شەکرەکە لە ناو ئاودا کوڵاندبوومان. تێبینیت زۆر پێویستە ئاگاداری بەکارهێنانی جۆری ئەو زبدەیە بیت کە بەکاری دەهێنی. پێویستە ئەو زبدەیە سوێر نەکرابێت لە دروستکردنی شیرەنەمەنیەکان بە تایبەتی لە کێک. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە هەنجیر و گەنم لاپەڕا 26 پێداویستیەکان: 1 لەسەر 2 قاپ ئاردی گەنم، 1 لەسەر 4 قاپ جۆداس خڕپۆک، 1 لەسەر 2 قاپ هەنجیری وشک، 12 سل زەیتی زەیتون، 1 کوب ماست، کەمێک خوێ. 1 لەسەر 2 قاپ ئاردی گەنم، 2 کەوچکی بچووک لە پیکن پاودەر، 1 لەسەر 2 قاپ گوێز 3 هێلکە، 1 لەسەر 2 قاپ شەکر. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا پلەی 210 پلەی سەدی. قالبی کێکەکە چەور بکە بە زەیت. کەوچکێکی گەورە جۆداسەکەی بەسەردا بپڕژێنە بە شێوەیەکی یەکسان. بە چەقۆیەک چەندانەیەک لە هەنجیرەکە ورد بکە. گوێزەکە بە شێوەی پارچەی گەورە ورد بکە. لە قاپێکی قوڵ هێلکە و خوێیەکە و شیرەکە و زەیتی زەیتونەکە بشلەقێنە. شەکرەکە و پاشان ئاردی گەنمەکە و ئاردی گەنمی ڕوومیە و جۆداس و هەنجیرەکە و گوێز و پیکن پاودەرەکەی تێبکە. دەتوانی کەمێک شیری تێبکەی ئەگەر هاتوو هەویرەکە تون بوو. هەویرەکە بخەرە ناو قالبەکە و پاشان قالبەکە بخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی 45 دقیقە. لە کاتێکدا پلەی گەرمی فڕنەکەت نزم کرد بێتەوە بۆ 180 پلەی سەدی. کێکەکە دەربهێنە بیخەرە سەرسینیەک، وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە. لەگەڵ پێشکەشکردن کێکەکە پارچە پارچە بکە. ئەو جۆرە کێکە دەتوانرێت لەگەڵ ژەمی بەیانیان بخورێت بە بەکارهێنانی زبدە یان مڕەبە یان هەنگوین. بۆ دروستکردنی کێکێکی دروست پێویستە پێکاتەکانی لە شوێنە تایبەتەکان بکڕدرێت بۆ ئەوەی دڵنیابیت لە بەسەر نەچوونیان، ئێکسپایر نەبوونیان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە قەیسی لاپەڕا 28 ژەمێکە گونجاوە بۆ ئەو کەسانەی سیستەمی خواردنی ڕووەکی پەیڕەو دەکەن. بەم پێوانەیە دەتوانی کێکی نیوکیلۆیی دروست بکەیت. پێداویستیەکان: 1 لەسەر 2 قاپ موسلی، تێکەڵێکی چەند جۆرێک میوەی وشکە، 1 لەسەر 4 قاپ شەکری زەرد، 1 کوب شەربەتی سێو، 2 کەوچکی بچووک پیکن پاودەر، 1 لەسەر 2 قاپ قەیسی وشک، 3 لەسەر 4 قاپ ئارد، 1 لەسەر 2 قاپ بندوقی وردکراو. چۆنیەتی ئامادەکردنی: چەندەنکە قەیسێکی وشک بئنجنە بیخەرە ناو قاپێکی قوڵ لەگەڵ تێکەڵەی میوە وشکەکە و شەکرەکە. پاشان شەربەتی سێوەکەی تێبکە بەجێی بهێڵە بۆ ماوەی 1 سەعات. پاش ئەمە ئاردەکەی تێکەڵ بکە لەگەڵ پیکن پاودەر و بندقە وردکراوەکە. پێویستە کەوچکێکی گەورە بندوقی وردکراو هەڵبگیرێ. تێکەڵەکە باش تێک بدە. بە زبدە قالبی کێکەکە چەور بکە. کەوچکە بندوقەکەی بەسەردا بپڕژێنە. پاشان هەویرەکەی تێبکە. اینجا قالبەکە بخەرە ناو فڕن. پلەی گەرمی 180 پلەی سەدی بێ. بەجێی بهێڵە لە ناو فڕنەکە بۆ ماوەی 55 تا 60 دقیقە. کێکەکە لە ناو قالبەکە دەربهێنە و بیخەرە سەرسینیەک. وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە. لە کاتی پێشکەشکردنی پارچە پارچەی بکە. تێبینی زۆر گرنگە ئاگاداری پێگەیشتنی کێکەکە بی کە ئەویش بە چەقاندنی نوکی چەقۆیەکی باریک بۆ ناو کێکەکە. پێویستە لە کاتی دەرهێنانی چەقۆیەکە هەویری پێوە نەبێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە میوە لاپەڕا 30 پێداویستیەکان: 3 لەسەر 4 قاپ میوەی تێکەڵ،
گێڵاس، گندۆرەی زەردوو، شفتالی، قەیسی. 4 هێلکە. 3 لەسەر 4 قاپ زبدەی تازە. 1 لەسەر 4 قاپ ئارد، توێکڵی لیمۆیەکی پێگەیشتوو. 1 لەسەر 2 قاپ مێوش بێناوک. 3 لەسەر 4 قاپ شەکر. 1 لەسەر 2 قاپ بادەمی سپی کراو. 2 کەوچکی بچووک لە پیکن پاودەر. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی. مێوژەکە بخەرە ناو ئاوێکی گەرم تا دەخوسێ. میوەکان پارچە پارچە بکە، مێوژەکە لە ناو ئاوەکە دەربهێنە، پاشان هاڕاوەی توێکڵی لیمۆکەی تێبکە. زبدەکە لە قاپێکی گەورە بشلەقێنە تا وەک کرێمی لێدێ. ئارد و پیکن پاودەرەکەی تێکەڵ بکە. ئینجا میوە وردکراوەکانی تێکەڵ بکە، تێکی بدە تا دەبێتە هەویرێکی تونند. بەمەرجێ نابێ بە شێوەیەک بێت بە کەوچکەکەوە بنووسێت. قاڵبی کێکەکە چەور بکە، درێژیەکەی 26 سانتیم بێت. بیپێچەوە بە وەرەقەیەکی ئەلەمینیۆم. ڕووی ژوورەوەی چەور بکە بە زبدە. هەویرەکە بخەرە ناو قاڵبەکە بەمەرجێ تا نیوەی قاڵبەکە بێت. پاشان گێڵاسەکە دابەش بکە بەسەریدا. اینجا ئەو هەویرەی کە ماوەتەوە بەسەر گێڵاسەکەی دابکە تا دەگاتە 3 چارەکی قاڵبەکە. اینجا سەرەکەی بە دەنکە بادەمەکان بڕازێنەوە. پاشان قاڵبەکە بخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی 20 دقیقە. اینجا هەڵدەستێ و قەبارەکەی گەورە دەبێ. پاشان پلەی گەرمی فڕنەکە نزم بکەرەوە بۆ 160 پلەی سەدی. لە ناو فڕنەکە بەجێی بهێڵە. کێکەکە دەربهێنەوە لەسەر سینیەک دایبنێ تا سارد دەبێتەوە. دەتوانرێ هەڵبگیرێ بۆ ماوەی 1 مانگ لە ناو قوتیەکی ئاسن. بەردەوامیش داپۆشرا بێ بە وەرەقە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی ڕەنگاو ڕەنگ. لاپەڕا 32. پێداویستیەکان: 6 هێلکە. 3 لەسەر 4 قاپ شەکر. توێکڵی لیمۆی ڕەندەدراو. 2 کەوچکی بچووک پیکن پاودەر. 3 لەسەر 4 قاپ زبدەی تازە. 1 لەسەر 4 1 قاپ ئارد. 2 کەوچکی گەورە لە کاکاو. کەمێک خوێ. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 220 پلەی سەدی. زبدە و شەکرەکە بەیەکەوە بشلەقێنە تا وەک کرێمی لێدێ. 1 لە دوایە کێلکەکانی تێبکە، لەگەڵ بەردەوام تێکدانی تا هەویرەکە نەرم و شل دەبێ. پاشان خوێیەکەی تێبکە. ئارد و پیکن پاودەرەکەی تێکەڵ بکە و ئینجا بە یەکجار بیکەرە ناو هەویرەکە. هەموو تێکەڵەکە بەیەکەوە تێک بدە تا هەویرێکی تونند دروست دەبێت. کەمێک هەویرەکە بخەرە ناو دەفرێکی قوڵ، کاکاوەکەی تێبکە و تێکی بدە تا باش تێکەڵ دەبێ. هاڕاوەی توێکڵی لیمۆکە بخەرە ناو هەویرەکەی تر. بە زبدە قاڵبی کێکەکە چەور بکە. قاڵبەکە خڕ بێت و تیرەکەی 24 سانتیم بێت. هەندێک لە هەویری سپی لە بنی قاڵبەکە بکە. نیوەی ئەو هەویرەی لەگەڵ کاکاوەکە تێکەڵ کراوە بەسەر هەویرە سپیەکەدا دابەشی بکە بەبێ تێکدان. دوای ئەوە ئەو هەویرە سپیەی کە ماوەتەوە بەسەری بکە. اینجا قاڵبەکە بخەرە ناو فڕن بۆ ماوەی 45 تا 50 دقیقە. بۆ دڵنیابوون لە پێگەیشتنی چەقۆیەک بچەقێنە ناو کێکەکە و دەری بهێنەوە. دەبێت چەقۆیەکە هەویری پێوە نەبێ. دەتوانی ئەم کێکە پێشکەش بکەی لەگەڵ چا. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە مێوش لاپەڕا 34. پێداویستیەکان: 1 لەسەر 2 قاپ ئاردی سپی. 2 قاپ مێوش بە بێناوک. 3 لەسەر 4 قاپ شەکری زەرد. 1 لەسەر 2 قاپ ئاردی گەنم. 3 لەسەر 4 قاپ زبدە. 2 هێلکە. 1 کەوچکی بچووک بەهاراتی تێکەڵاو، دارچینی وردکراو، ڤانێلا، قەنەفری وردکراو. 2 کەوچکی بچووک پیکن پاودەر. 1 گڵاس شیر. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی. بە زبدە قالبی کێکەکە چەور بکە. قالبەکە شێوەی خڕ بێت، تیرەکەی 18 سانتیم بێت. ئەو زبدەی ماوەتەوە لەگەڵ شەکرەکە بیخەرە قاپێکی قوڵ. باش تێکی بدە بە خەڵاتێکی کارەبایی تا شێوەی کرێمێکی سپی وەردەگرێت. 1 لە دوای 1 هێلکەکانی تێبکە. بە کەوچکێکی دار بە بەردەوامی تێکی بدە. لەم قۆناغا خەڵاتەی کارەبایی بەکارمەهێنە. مێوژ و شیرەکەی تێبکە. پیکن پاودەرەکە لەگەڵ هەردوو جۆر ئاردەکە و بەهاراتەکە تێکەڵاو بکە. پاشان بیکەرە ناو هەویرەکە. هەمویان بەیەکەوە تێکەڵ بکە و تێکی بدە تا دەبێتە هەویرێکی پتەو. هەویرەکە بکەرە ناو قاڵبەکە و بیخەرە ناو فڕنەکە، وازی لێ بهێنە بۆ ماوەی 1 سەعات و نیو یان زیاتر بە گوێرەی پێویست تا هەڵدە ئاوسێ و سوور دەبێتەوە.
دەتوانیت دڵنیابی لە پێگەیشتنی ئەمیش بە چەقاندنی چەقۆیەک لە ناو کێکەکە پاش دەرهێنانی دەبێت چەقۆکە وشک بێ. بەڵام ئەگەر هەویری پێوە بوو بیخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی چەند دەقیقەیەکی تر. کاتێک کێکەکە پێدەگا قالبەکە لە فڕنەکە دەربهێنە بۆ ماوەی 15 دقیقا بەجێی بهێڵە. پاشان بیخەرە سەر سنیەک و وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە. تێبینی دەتوانی ئەم کێکە بە پارچەیەک قماش بپێچیتەوە بۆ ئەوەی وشک نەبێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە ئەنەناس لاپەڕا 36 پێداویستیەکان: 1/2 قاپ ئارد، 3/4 قاپ زبدە، قوتوویەک پارچەی ئەنەناس پێوانەکەی 1/4 قاپ بێت، کەمێک ڤانیلا، 3/4 قاپ شەکری زەرد، 2 هێلکە، 1/2 قاپ مێوش بەبێ ناوک، 2 کەوچکی بچووک پیکن پاودەر. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 140 پلەی سەدی. با 1 لتر زبدە قالبی کێکەکە چەور بکە، ئەنەناسەکە پارچە پارچە بکە. ئەو زبدەی ماوەتەوە بیخەرە ناو قاپێکی قوڵ. 1 قاپ شەکری تێبکە، باش تێکی بدە تا دەبێتە تێکەڵەیەکی شێوە کرێمی سپی. 1 لە دوای 1 هێلکەکانی تێبکە. لەگەڵ بەردەوام تێکدانی پاشان 3 چارەکی ئەنەناسەکە و مێوژەکە و ڤانیلاکەی تێبکە. بە کەوچکێکی دار تێکی بدە. هەویرەکە بخەرە ناو قالبێک سەرەکەی ڕێک بخە. ئەو پارچە ئەنەناسانەی ماوەتەوە لەسەری دابنێ و کەمێک شەکری بەسەردا بپڕژێنە. قالبەکە بخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی 1 سەعات بەجێی بهێڵە تا ڕەنگی سەرەکەی سوور دەبێتەوە. بۆ دڵنیابوون لە پێگەیشتنی پێویستە چەقۆیەک بچەقێنینە ناو کێکەکە. ئینجا دەری بهێنە. ئەگەر هەویری پێوە بوو ئەوە دووبارە بیخەرەوە ناو فڕنەکە بۆ ماوەی چەند دەقیقەیەکی تر. پاشان قالبەکە دەربهێنە بۆ ماوەی 5 دقیقە لە ناو قالبەکە بەجێی بهێڵە. ئینجا دەری بهێنە و لەسەر سینیەک دابنێن تا سارد دەبێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بەگوێز لاپەڕا 38 پێداویستیەکان: 1 قاپ ئارد، 1/2 قاپ شەکر زەرد، 8 کەوچکی گەورە شیر، 2 کەوچکی بچووک دارچین، 2 کەوچکی بچووک پیکن پاودەر، 2 هێلکە، 1/2 قاپ زبدە، 1/2 قاپ گوێز. بۆ ڕازاندنەوەی کێکەکە 25 گرام دەنکە گوێزی تەواو، 1 کەوچکی گەورە هەنگوینی شل. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 170 پلەی سەدی. بە زبدە قالبی کێکەکە چەور بکە. ئەو زبدەی کە ماوەتەوە بیخەرە ناو قاپێکی قوڵ. شەکری تێبکە و تێکی بدە بە خەڵاتەیەکی کارەبایی تا دەبێتە تێکەڵەیەکی شێوە کرێمی سپی. 1 لە دوای 1 هێلکەکان تێبکە لەگەڵ تێکدانی بەردەوام. پاشان گوێزە وردکراوەکەی تێبکە لەگەڵ شیر و ڤانیلاکە. بە کەوچکێکی دار بەیەکەوە تێکیان بدە. لە دەفرێک ئاردەکە و پیکن پاودەرەکە و دارچینەکە تێکەڵ بکەن. ئینجا بیخەرە ناو تێکەڵەکەی پێشوو. هەویرەکە بخەرە ناو قالبەکە و بیخەرە ناو فڕن بۆ ماوەی نزیکەی 50 دقیقە تا دەئاوسێت و سوور دەبێتەوە. بۆ دڵنیابوون لە پێگەیشتنی پێویستە چەقۆیەکی نوک باریک بچەقێنیتە ناو کێکەکە. ئەگەر لە کاتی دەرهێنانی هەویری پێوە بوو ئەوە بۆ ماوەی چەند دقیقەیەکی تر بیخەرەوە ناو فڕنەکە. قالبەکە لە ناو فڕنەکە دەربهێنە و بۆ ماوەی 5 دقیقە دایبنێ. ئینجا بیخەرە سەر سینیەک. هەنگوینەکە بخەرە ناو قاپێک و لەسەر ئاگرێکی کزی دابنێ. وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە. تێبینی دەتوانیت چەندەن کە بادەمێک لەسەر کێکەکە دابنێ بۆ ڕازاندنەوەی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بەگوێزی هیندی لاپەڕا 40 پێداویستیەکان: 3/4 قاپ گوێزی هیندی، 2 قاپ ئارد، 2 کەوچکی بچووک پیکن پاودەر، 1/4 کەوچکێکی دارچینی وردکراو، 15 گرام زبدە، 1 کوب شیر، 1/4 1 قاپ ئارد، 1/4 کەوچکێک قەنەفری وردکراو، کەمێک خوێ. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 170 پلەی سەدی. شیرەکە بکەرە ناو مەنجەڵێکی بچووک و بیخەرە سەر ئاگر. گوێزە هیندیەکەی تێبکە. تێکەڵەکە بەجێ دەهێڵین تا دەکوڵێ. دایپۆشە و بەجێ بهێڵە بۆ ماوەی 1 سەعات و نیو تا دەخوسێ. قالبی کێکەکە چەور بکە بە 15 گرام زبدە. ئارد و پیکن پاودەر و قەنەفر و دارچینیەکە
بکەرە ناو قاپێکی قوڵ و ئینجا شەکرەکەی تێبکە. شیرەکە و گوێزی هیندیەکە دەکەینە سەر تێکەڵەیەکی ڕابردوو. هەموو بەیەکەوە تێکەڵ دەکەین و تێکی دەدەین تا دەبێتە هەویرێکی تون. بیخەرە ناو قاڵبەکەوە بە چەقۆیەک سەرەکەی ڕێک بخە. کێکەکە بخەرە ناو فڕن بۆ ماوەی سەعات و چارەکێک تا ڕەنگی دەبێتە قاوەیی. قاڵبەکە لە ناو فڕنەکە دەربهێنە و کێکەکە لە قاڵبەکە دەربهێنە و بیخەرە سەر سینیەک تا سارد دەبێتەوە. کێکەکە پارچە پارچە بکە و پێشکەشی بکە. دەتوانی چەوری بکەیت بە دانانی پارچەیەک زبدە لەسەر کێکەکە یان کەمێک خۆی بەسەردا بپڕژێنی بە گوێرەی ویستی ئەو کەسە. تێبینی پێویستە ئاگاداری کاتی پێگەیاندنی کێکەکە بیت. بۆیە پێویستە چەقۆیەک بچەقێنیە ناو کێکەکە بۆ ئەوەی دڵنیا بیت لە پێگەیاندنی کێکەکە، ئەویش پاش تێپەڕبوونی سەعاتێک یان سەعاتێک و 10 دەقیقە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە زەیتون لاپەڕات 42 پێداویستیەکان: 1 قاپ زەیتونی ڕەش و سەوزی بەبێ ناوک، 3 لەسەر 4 قاپ پەنیری لە ڕەندە دراو، 3 کەوچکی بچووک پیکن پاودەر، 1 لەسەر 2 کوب زەیتی زەیتون، خوێ و بەهارات، 3 هێلکە، 1 لەسەر 2 1 قاپ ئارد، 3 لەسەر 4 کوب شەربەتی ترێ، 30 گرام زبدە. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم دەکەین تا 180 پلەی سەدی. لەناو قاپێکی قوڵ ئاردەکە و پیکن پاودەرەکە و خوێیەکە و کەمێک بەهاراتەکەی تێکەڵ بکە. زەیتونەکان بکە بە 2 پارچە و ناوکەکانیان دەربهێنە و یان 4 پارچە ئینجا بیان خەرە ناو تێکەڵەکە. هێڵکەکان بشلەقێنە، ئینجا پەنیرەکەی تێبکە، هەمویان بەیەکەوە تێک بدە. پاشان زەیتەکە و شەربەتی ترێ کە یەک لە دوای یەک بکەرە ناو هەویرەکە. هەویرەکە باش تێک بدە، ئینجا بیخەرە ناو قاڵبێکی شێوەلاکێشەی بە مەرجێک قاڵبەکە لە پێشتر بە زبدە چەور کرابێت. وازی لێ بهێنە بۆ ماوەی 15 دقیقە. ئینجا قاڵبەکە بخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی 25 دقیقە تا پێدەگات. پاشان دەری بهێنە لە ناو قاڵبەکە و وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە. تێبینی ئەو جۆرە کێکە بە باشترین جۆری مقەبیلات دادەنرێ. هەروەها دەتوانرێ لەگەڵ خواردنی هەر سێژە مەسەرەکەیەکان پێشکەش بکرێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە سنگی مریشک و قەیسی لاپەڕات 44 پێداویستیەکان: 1 لەسەر 2 قاپ ئارد، 1 لەسەر 2 قاپ قەیسی وشک، سنگی 1 مریشک، 3 هێلکە، 10 کوب شیر، 30 گرام زبدە، 2 کەوچکی گەورە زەیتی زەیتون، 3 کەوچکی پیکن پاودەر، کەمێک معدەنووز، خوێ و بەهارات. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی. قەیسیەکە پارچە پارچە بکە، پاشان بیخەرە ناو ئاو بۆ ماوەی 30 دقیقە بۆ ئەوەی بخسێ. سنگی مریشکەکە سوور بکەرەوە لە ناو تاوەیەک، سەری تاوەکە دابخە بۆ ماوەی 10 دقیقە لەسەر ئاگر بەجێی بهێڵە تا پێدەگات. ئینجا لەسەر ئاگر بیهێنە خوارەوە، پاشان پارچە پارچەی بکە. لە قاپێک هێلکەکان بشلەقێنە لەگەڵ خوێ و بەهارات. ئینجا ئارد و پیکن پاودەرەکەی تێبکە. هەویرەکە شل بکەرەوە بە شیر. ئینجا قەیسیەکە دەربهێنە و لە ناو ئاوەکە و پاشان لەگەڵ گۆشت و معدەنووسەکە بیخەرە ناو هەویرەکە. بە زبدە قاڵبەکە چەور بکە. هەویرەکە بخەرە ناو قاڵبەکە بۆ ماوەی 15 دقیقە بەجێی بهێڵە. ئینجا قاڵبەکە بخەرە ناو فڕنەکە تا 50 دقیقە بمێنێتەوە. کاتێک کێکەکە پێگەیشت لە ناو قاڵبەکە دەری مەهێنە تا سارد دەبێتەوە. ئەم جۆرە کێکە دەتوانرێت لەگەڵ ژەم پێشکەش بکرێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە سەوزە لاپەڕات 46 پێداویستیەکان: 3 دانە گێزەر، 2 تەڵ پیازی سەوز، دەستکێک معدەنووز، 1 قاپ ئارد، 3 کەوچکی گەورە زەیتی زەیتون، 3 کەوچکی بچووک پیکن پاودەر، 3 تەڵ کەوەر، دەستکێکی بچووک کەرەوز، 1 قاپ زبدە، 3 هێلکە، 2 کەوچکی گەورە شیر، کەمێک خوێ و بەهارات. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی. پیازەکە و گێزەرەکە و کەرەوزەکە ورد بکە. کەوەرەکە بئنجە. تاوەیەک 2 کەوچکی زەیتی تێبکە. بیخەرە سەر ئاگر. پاشان سەوزە وردکراوەکەی تێبکە بەبێ تێکردنی هیچ ڕەنگێک. سەری تاوەکە دابخە و لەسەر ئاگر بەجێی بهێڵە بۆ ماوەی 10 دقیقە. پاشان معدەنووسە وردکراوەکەی تێبکە.
هێڵکە و زبدە و ئارد و پیکن پاودەر و سەوزە و خوێ و بەهاراتەکەی بخەرە ناو قاپێکی قوڵ و بەباشی تێکی بدە. قاڵبی کێکەکە چەور بکە بە زبدە. هەویرەکەی تێبکە بۆ ماوەی 15 دقیقە. بەجێی بهێڵە تاوەکو دەحەسێتەوە. قاڵبەکە بخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی 50 دقیقە وازی لێ بهێنە. کێکەکە لە ناو قاڵبەکە دەرمەهێنە تاوەکو سارد دەبێتەوە. تێبینی سەوزە تەنها پیازی سەوز و کەرەوزەکە نەبێ. ڕێگای نادا کێکەکە شێوەکەی جوان و نایابی هەبێ. بۆ خوانەکە بەتایبەتی پاش پارچە پارچەکردنی کێکەکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە پەنیر لاپەڕا 48 پێداویستیەکان: یەک لەسەر دوی قاپ ئارد، یەک لەسەر دوی قاپ پەنیری غەڕوێری لە ڕەندە دراو 3 هێلکە، یەک لەسەر دوی کوب زەیتی زەیتون، 3 کەوچکی بچووک پیکن پاودەر، یەک قاپ پەنیری فیتا، دەستکێکی بچووک معدەنووس، یەک کوب شیر، 30 گرام زبدە، خوێ و بەهارات، ڤانێلا، قەنەفر. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی. لە قاپێکی قوڵ ئارد و پیکن پاودەر و خوێ و بەهاراتەکە باش تێکەڵ بکە. کەلێنێک لە ناو ئاردەکە دروست بکە. هێلکەکە بشڵەقێنە و بیخەرە ناو ئەو کەلێنە. هەمویان بەیەکەوە بەباشی تێک بدە. هەویرەکە بە شیر و زەیت و خاو بکەرەوە. پەنیری ئەلفیتا کە پارچە پارچە بکە. ئینجا بیخەرە ناو هەویرەکە و لەگەڵ پەنیری غەرویرە لە ڕەندەدراوەکە و معدەنووسە چنراوەکە هەمووی بەیەکەوە تێک بدە. قاڵبی کێکەکە بە زبدەکە چەور بکە. هەویرەکەی تێبکە و بەجێی بهێڵە تا دەحەسێتەوە بۆ ماوەی 15 دقیقە. قاڵبەکە بخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی 50 دقیقە. ئەم کێکە نابێت لە قاڵب دەربهێنرێت تا سارد دەبێتەوە. تێبینی زۆر گرنگە تێبینی ئەوە بکرێ کە ئەو جۆرە کێکە پێویستی بە خوێ نییە، چونکە ئەم جۆرە پەنیرە خۆی سوێرە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە پەنیری مانگا لاپەڕا 50 پێداویستیەکان: ئەم پێوانەیە بەسە بۆ دروستکردنی 10 پارچە کێک. 1 قاپ پەنیری مانگا، 3 لەسەر 4 قاپ میمۆلینی لە ڕەندە دراو جۆرە پەنیرێکی هۆڵەندی نەرم و شلە، 1 لەسەر 2 قاپ ئارد، 1 کوب شیر، 40 گرام زبدە، 3 هێلکە، 3 کەوچکی بچووک پیکن پاودەر، خوێ بەهارات. چۆنیەتی ئامادەکردنی: فڕنەکە گەرم بکە تا 180 پلەی سەدی. لە قاپێکی قوڵ ئارد و پیکن پاودەر و خوێیەکە و هەندێک لە بەهاراتەکە تێکەڵ بکە. تێکی بدە تا تەواو تێکەڵ دەبێ. هەر یەک لە دەنکە زەیتونەکە بکەرە 2 بەش یان 4 بەش. ئینجا بیکەرە ناو تێکەڵەی پێشوو. هێلکەکە بە تەنها کەمێک بشلەقێنە. ئینجا بیکەرە ناو تێکەڵەکان لەگەڵ پەنیرە لە ڕەندە دراوەکە. هەمیان بەیەکەوە باش تێکەڵاو بکە و تێکی بدە تا تەواو تێکەڵاو دەبێ. پەنیرەکە پارچە پارچە بکە، پاشان بیکەرە ناو تێکەڵە ئامادەکراوەکە. لە دواییدا شیر و زەیتونەکەی تێبکە. هەمیان بەیەکەوە باش تێک بدە. ئەم هەویرە بخەرە ناو 10 قاڵبی تایبەت بەو جۆرە کێکە. هەر یەک لەم قاڵبانە چەورکرابێت بە زبدە. بۆ ماوەی 10 دقیقە دایبنێ، پاشان بیخەرە ناو فڕنەکە بۆ ماوەی 30 دقیقە. کە تەواو پێگەیشت لە ناو فڕنەکە دەری بهێنە، بەڵام ئاگادار بە لە ناو قاڵبەکە دەری مەهێنە تا سارد دەبێتەوە. تێبینی دەتوانی لە جیاتی قاڵبی کێکی کانزایی قالبی پەڕەیی بەکاربهێنی. ئەم پەڕانش پەڕەی تایبەتن بە کێک، وەک پەڕەیەکی ئاسایی نییە. ئەویش دەتوانرێت کێکەکەی تێدا سوور بکرێتەوە و بە دانانی هەویرەکە تیایدا بەبێ چەورکردنی بە زبدە. دەتوانرێت پێشکەش بکرێت بێ ئەوەی لەناو ئەم پەڕانە دەربهێنرێ. دەتوانرێت هەندێک هاڕاوەی توێکەڵی لیمۆی تێ بکرێ بۆ ئەوەی دەربازمان بێت لە بۆنی هێلکە. ئەم کێکە دەتوانرێت لە بڕی خواردن پێشکەش بکرێ وەک مقەبیلاتێک. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە دڵدرمەی فستق لاپەڕا 52 پێداویستیەکان: 1 لەسەر 2 لتر دڵدرمەی فستق، 3 پارچە کومبوتی شفتالی، 1 لەسەر 2 قوتی کومبوتی گێڵاز، 3 لەسەر 4 قاپ کێکی سادە، 1 لەسەر 4 لتر کرێمی تازە، 30 گرام شەکری ورد. بۆ دروستکردنی دڵدرمە کەمێک ڤانێلا، 6 زەردێنەی هێلکە، 1 قاپ شەکری ورد کراو، 1 قاپ فستقی سوێر نەکراو، 30 گرام بادەمی ورد کراو. چۆنیەتی ئامادەکردنی: بۆ خێرا دروستکردنی ئەم کێکە دەتوانی کێکی سادە کە پێشتر دروستمان کرد لەگەڵ ئەو دڵدرمانەی دروستمان کرد بەکاری بهێنی. چۆنیەتی دروستکردنی دڵدرمەکە: شیرەکە و ڤانێلاکە
بخەرە ناو قاپێک لەسەر ئاگر دایبنێ بۆ ماوەی نزیکەی 10 دقیقە. 6 زەردێنەی هێلکە و 3 لەسەر 4 شەکرە وردکراوەکە بخەرە ناو قاپێکی قوڵ و بیشڵەقێنە تا دەبێتە کەفێکی سپی. اینجا شیرەکە و ڤانیلاکە لەسەر ئاگر بهێنە خوارەوە و دایبنێ تا سار دەبێتەوە. پاشان کەم کەم بیکەرە ناو تێکەڵەکەی پێشوو. فستقەکە پاک بکەرەوە، پاشان وردی بکات تا وەک ئاردی لێدێ لەگەڵ بادەمەکە. پاشان ئەو شیرە و ئەو شەکرەی کە ماوەتەوە یەک لە دوای یەک تێی بکە، تێکی بدا تا دەبێتە کرێمێکی شل. کرێمە تازەکە بیکەرە ناو تێکەڵەی هێلکەکە لە ناو مەنجەڵێک. اینجا ئەو مەنجەڵە بخەرە ناو مەنجەڵێکی پڕ ئاو، پاشان بیخەرە سەر ئاگر لەگەڵ تێکدانی بەردەوام بە کەوچکێکی دار تا دەبێتە تێکەڵەیەکی تونند. مەنجەڵەکە لەسەر ئاگر هەڵبگرا. اینجا تێکەڵی کرێمی فستقەکەی بکە، وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە. تێکەڵەکە بخەرە ناو ئامێری دۆڵدرمە، لە ناو سەلاجەی دابنێ بۆ ماوەی 4 سەعات. ئاگاداری چۆنیەتی بەکارهێنانی ئامێرەکە بە. چۆنیەتی ئامادەکردنی کێک بە دۆڵدرمەی فستق حەلەبی. کەمبۆتی شفتالی و گێڵاسەکە دابنێ، نیک و شەربەتی هەڵبگرە. شفتالیەکان بە شێوەی پارچە پارچە بکە، سەری گێڵاسەکان لێ بکەرەوە و هەر دانەیەک بکە 4 پارچە. کێکەکە ئەوەی پێشتر ئامادەت کردبوو پارچە پارچە بکە لە ناو دەفرێکی دابنێ لەگەڵ شفتالیەکان. اینجا شەربەتەکەی بەسەردا بکە لە لایەکەوە دایبنێ. اینجا کرێمەکە بشلەقێنە لەگەڵ تێکردنی شەکرە وردەکە. کەم کەم تێی بکە و بەردەوام شتێکی بدە. کرێمەکە بخەرە ناو دەفرێک. ژێرەوە و تەنیشتەکانی قالبەکە بە دۆڵدرمە دابپۆشە. جا قالبەکە شێوەی خڕ بێت یان لاکێشە گرنگ نییە. گرنگ ئەوەیە قوڵ بێت. لە ناوەڕاستی قالبەکە بۆشاییەک بەجێ بهێڵە. ئەم بۆشاییە پڕ بکەرەوە بە تێکەڵەی میوە و کێک. سەرەوەی قالبەکە بە کەوچکێکی دار ڕێک بخە. قالبەکە بخەرە ناو سەلاجە بەلایەنی کەم بۆ ماوەی 3 سەعات. پێشکەشکردنی قالبەکە بخەرە ناو ئاوێکی سارد بۆ ماوەی چەند ترکێک. پاشان بیخەرە ناو سینی پێشکەشکردن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بەتووی فەرەنگی فراولە لاپەڕە 54. پێداویستیەکان: 1 کیلۆ فراولە، 1 لە سەردووی قاپ شەکری ورد کراو، 1 قاپ کێکی سادە، 1 کەوچکی گەورە شەربەتی لیمۆ، 3 زەردێنەی هێلکە، 1 لە سەردووی لتر کرێمی شلەقێنراو. چۆنیەتی ئامادەکردنی: فراولەکان بشۆرەوە، سەرەکانیان لێ بکەرەوە، لە ناو دەفرێک ڕیزیان بکە. 3 لەسەر 4 شەربەتی لیمۆکەی بەسەردا بکە، لەگەڵ 3 لەسەر 4 شەکرە وردکراوەکە بە ئامێرێکی کارەبایی بیان شلەقێنە. زەردێنەی هێلکەکە لەگەڵ ئەو بڕە شەکرەی ماوەتەوە باش بشلەقێنە تا دەبێتە کەفێکی سپی. اینجا 3 چارەک کرێمەکەی تێبکە و بەردەوامیش تێکی بدە. تێکەڵەکە بکەرە ناو مەنجەڵێک، لەگەڵ تێکدانی بەردەوام بە کەوچکێکی دار دا بە شێوەیەک خەس دەبێ ڕووی کەوچکەکە دادەبۆشێ. لەسەر ئاگرەکە بهێنە خوارەوە و وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە. بەڵام پێویستە بەردەوام تێکی بدەی. اینجا فراولە وردکراوەکەی تێبکە. کرێمەکە بخەرە ناو قالبێکەوە. اینجا بیخەرە ناو سەلاجە بەلایەنی کەم بۆ ماوەی 3 سەعات. تێیدا بمێنێتەوە. بە کەوچکێکی دار دۆڵدرمەکە تێک بدە تا شێوەی کرێم وەردەگرێت. قالبی کێکەکە بە پەڕەی ئەلەمینیۆمدا بپۆشە. پاشان چینێک کرێمی تێبکە. کێکەکە پارچە پارچە بکە، ڕووی کرێمەکە دابپۆشە بە هەندێک لەم پارچەکەیکانە. ئەم فراولەی ماوەتەوە پارچە پارچەیان بکە. اینجا پارچە فراولەکان لەسەر کێکەکە دابنێ، پاشان چینێکی تر کرێم لەسەر فراولەکە دابنێ و دووبارە پارچە کێکەکان دابنێوە و ڕووەکەی دابپۆشە. پاشان پارچە فراولەکان تا هەمویان تەواو دەبێت. بەڵام پێویستە کۆتایی بهێنرێ بە کرێم، واتە چینی سەرەوە کرێم بێت. قالبەکە بە پەڕەی ئەلەمینیۆمدا بپۆشە و بیخەرە ناو سەلاجە. بەلایەنی کەم بۆ ماوەی 3 سەعات تێیدا بمێنێتەوە. ڕاستەوخۆ پێشکەشکردنی قالبەکە بخەرە ناو ئاوێکی گەرم بۆ ماوەی چەند سانیەک. اینجا دەری بهێنە بیخەرە سەر سینیەکی شێوە لاکێشە، بە بەکارهێنانی کرێمێکی شلەقێنرا و ڕووەکەی برازێنەوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بەکرێم بە ڕێگای بەستن لاپەڕە 56. پێداویستیەکان: 3 لەسەر 4 قاپ کێک، کێکی سادە، 1 لەسەر 2 قاپ بادەمی سوورە کراو، 3 لەسەر 4 قاپ نەستەلا، 1 قاپ شەکر، 1 لەسەر 4 لتر کرێمی تازە، 1 کوب شیر، 1 کەوچکی گەورە شەربەتی لیمۆ، 1 لەسەر 2 لتر دۆڵدرمەی بەکرێم. پێوانەی دۆڵدرمە بە کرێمەکە: 5 زەردێنەی هێلکە،
سێ لەسەر چواری قاپ شەکری ورد کراو، یەک لەسەر دوی قاپ لیتری کرێمی شلەقێنراو. چۆنێتی ئامادەکردنی. بۆ خێرا ئامادەکردنی ئەم جۆرە کێکە دەتوانی پێشتر کێک و دۆڵدرما دروست بکەیت. چۆنێتی دروستکردنی دۆڵدرمەکە: هێلکە و شەکرە وردکراوەکە بە خەڵاتەیەکی کارەبایی باش بشلەقێنە تا دەبێتە کەفێکی سپی. کرێمەکە بخەرە ناو مەنجەڵێکی بچووک بیخەرە سەر ئاگر تا کەمێک دەتوێتەوە. پاشان کەم کەم کەفە سپیەکەی تێبکە. تێکەڵەکە بکەرە ناو مەنجەڵێک و بیخەرە سەر ئاگر تا گەرم دەبێ، بە کەوچکێکی دار بەردەوام تێکی بدە تا دەبێتە کرێمێکی تۆند. کاتێک کرێمەکە ڕووی کەوچکەکەی دادەپۆشێ، واتە بە کەوچکەکەوە نووسە، لەسەر ئاگر بهێنە خوارەوە. ئینجا مەنجەڵەکە بخەرە ناو دەفرێکی پڕ لە ئاوی سارد، بەردەوام تێکی بدە تا سارد دەبێتەوە. کرێمەکە بخەرە ناو ئامێری دۆڵدرمەکە و بیخەرە ناو سەلاجەوە. بەڵام پێویستە ئاگاداری بەکارهێنانی ئامێری دۆڵدرمەکە بیت. چۆنێتی ئامادەکردنی کێکی بە کرێم. کێکە ئامادەکراوەکە پارچە پارچە بکە. ئینجا بیخەرە ناو قاپێک، شەربەتی لیمۆکەی بەسەردا بکە، بەجێی بهێڵە تا نەرم دەبێتەوە. ئینجا بادەمەکە پارچە پارچە بکە. دۆڵدرمە کرێمیەکەی لە ناو سەلاجەکە دەربهێنە، بە کەوچکێکی دار کەمێک تێکی بدە. پاشان کێکەکە و بادەمە وردکراوەکەی تێبکە. ئینجا بیخەرە سەلاجەوە بەلایانی کەم بۆ ماوەی 3 سەعات بەجێی بهێڵە. نەستەلەکە پارچە پارچە بکە و بیتوێنەوە بە ڕێگەی ئەلبان ماری. لا دەفرێکی تر شەکر و نیو کوب ئاوی تێبکە. بیخەرە سەر ئاگر بیکوڵێنە تاوەکو دەبێتە شیلە، بێ ئەوەی هیچ ڕەنگێکی تێبکەی. زەردێنەی هێلکەکان بخەرە ناو دەفرێکی قوڵ بە ئامێری کارەبایی باش بیشلەقێنە. پاشان کەم کەم نەستەلە تواوەکەی تێبکە. کرێمەکەی تر لە ناو دەفرێکی تر بشلەقێنە. ئینجا بیخەرە ناو تێکەڵەکەی پێشووتر، بیخەرە ناو سەلاجە بۆ ماوەی 2 سەعات. کرێمی نەستەلەکان بخەرە ناو دەفرێکی قوڵ بە مەرجێ لێوارەکانی باشدا بگرا بە کەوچکێکی دار، لە ناوەڕاستی بۆشاییەک بەجێ بهێڵە. ئەم بۆشاییە پڕ بکەرەوە بە دۆڵدرمە کرێمیەکە و کێک و بادەمەکە ڕووی قالبەکە ڕێک بخە. قالبەکە بخەرە ناو سەلاجەکە بۆ ماوەی 2 سەعات بەلایانی کەم. ڕاستەوخۆ پێش پێشکەشکردنی قالبەکە بخەرە ناو ئاوێکی سارد بۆ ماوەی چەند چرکێک. پاشان دەری بهێنە و بیخەرە سەر سینی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێکی بە بندق بە ڕێگای بەستن. لاپەڕا 58. پێداویستیەکان: 1 لەسەر 2 قاپ بندق، 1 لەسەر 4 نەستەلەی لە ڕەندە دراو، 2 کوب کرێمی تازەی شلەقێنراو، 2 کەوچکی گەورە قاوەی ڕەش، 16 پارچە کێکی درێژ، 1 لەسەر 2 قاپ شەکری ورد کراو، 2 کەوچکی گەورە ئاو. بۆ ڕازاندنەوەی: 1 لەسەر 2 1 کوب کرێمی شلەقێنراو، 25 گرام نەستەلەی تواوە. شەکر و بندقەکە لە مەنجەڵێک بخەرە سەر ئاگر لەگەڵ جوڵاندنی مەنجەڵەکە بۆ ماوەیەک تا ڕەنگی شەکرەکە دەگۆڕێ بۆ ڕەنگی کەرەمێل. بندق و شەکرەکە بخەرە سەر سینیەک چەوری کرا و بە زبدە. وازی لێ بهێنە تا سارد دەبێتەوە. پاشان وردی بکە بە ئامێری کارەبایی. نەستەلەکە لەسەر ئاگرێکی کز لەگەڵ ئاو بتوێنەوە. لەسەر ئاگر هەڵی بگرە و لەلایەک دایبنێ. کرێمەکە بکەرە سەر نەستەلە تواوە ساردەکە. پاشان بیان شلەقێنە و پاشان بندقەکەی تێبکە. قالبی کێکەکە بە زبدە چەور بکە. پارچە کێکەکان بە خێرایی لە قاوەکە هەڵ بکێشە و پاشان نیوەی بخەرە بنی قالبەکە. ئینجا کرێمی نەستەلەکەی بەسەردا بکە. ئینجا پارچە کێکەکانی تری لەسەردا بنێ و باپەڕەیەکی ئەلەمینیۆم دای بپۆشە. پاشان بیخەرە ناو سەلاجە تا دەیبەستێ. لە کاتی پێشکەشکردنی قالبەکان بەتاڵ بکە و بیان خەرە سەر سنیەک. دای بپۆشە بە کرێمی ئامادەکراو. ڕووەکەی بڕازێنەوە بە هێڵی نەستەلە تواوەکە. ئەویش بە بەکارهێنانی ئامێری ڕازاندنەوەی کێک. ئەم ئامێرە سەرەوەی فراوانە و خوارەوەی باریکە. تێبینی ئامادەکردنی نەستەلەی تواوە پێویستی بە وردبینی هەیە. نەستەلەکە بخەرە ناو قاپێک. ئینجا قاپەکە بخەرە ناو دەفرێکی پڕ لە ئاوی گەرم، واتە بە ڕێگەی ئەلبان ماری. بتوێنەوە. هەروەها نابێ ئاو بکەوێتە ناو نەستەلەکە، چونکە دەبێتە دروستبوونی گرێگرێ بچووک. هەروەها نابێت بۆ ماوەیەکی زۆریش لەسەر ئاگر بمێنێتەوە، چونکە دەبێتە هۆی توندبوونی نەستەلەکە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کێک بە دۆڵدرمەی نەعناع بە ڕێگای بەستن. لاپەڕا 60. پێداویستیەکان: پێوانەی دروستکردنی دۆڵدرمە: 3 زەردێنەی هێلکە، 3 لەسەر 4 قاپ شەکری ورد کراو، 3 کوب کرێمی نوێی شل، 2 کوب کرێمی شلەقێنراو،
3 کەوچکی گەورە کرێمی نعناع، چەندەن کە ڕەنگێکی خواردەمەنی ڕەنگ سەوز. بۆ ڕازاندنەوەی 25 گرام نەستەلەی تواوە، 1 کوب ساسی نەستەلە، پارچەیەک قاوەی تاڵ، پێوانەی ساسی نەستەلە، 1 قاپ پارچە نەستەلە، 2 کوب ئارد، 1 کەوچکی بچووک قاوە، ئەو قاوەی دەتوێتەوە، 50 گرام شەکر. چۆنێتی ئامادەکردنی: زەردێنەی هێلکە و شەکرەکە بەباشی بشلەقێنە تا دەبێتە کرێمێکی سپی. کرێمە تازەکە بخەرە سەر ئاگر و پاشان بیکەرە سەر هێلکە شلەقێنراوەکە. تێکەڵەکە تێک بدە، اینجا کرێمی نعناع و ڕەنگە سەوزەکەی تێبکە. تێکەڵەکە بخەرە سەر ئاگر و بیشلەقێنە تا ڕووی کەوچکەدارەکەدا دەپۆشێ. قاڵبی کێکەکە بە زبدا چەور بکە. دۆڵدرمەی نعناعەکە بخەرە ناو قاڵبەکە. قاڵبەکە بە پەڕی ئەلەمینیۆمدا بپۆشە و بیخەرە ناو سەلاجە. چۆنیەتی دروستکردنی ساسی نەستەلە: هەموو پێکاتەکانی ساسەکە بخەرە ناو مەنجەڵێک و بیخەرە سەر ئاگرێکی کەس بۆ ماوەی 10 دەقیقە. ئەم ساسە دەتوانرێت بە گەرمی و بە ساردیش پێشکەش بکرێ. بۆ پێشکەشکردنی کێک بە دۆڵدرمەی نعناع، قاڵبە کێکەکە بخەرە سەر سنیەک، بیخەرە ناو سەلاجە بۆ ماوەی 15 دەقیقە. قاڵبە کێکەکە پارچە پارچە بکە. هەریەک لەم پارچانە بخەرە سەر قاپی پێشکەشکردن. سەری هەریەک لەم پارچانە بڕازێنەوە بە هێڵێ نەستەلەی تواوە. ئەمەش بە بەکارهێنانی ئامێری کێک ڕازاندنەوە. تێبینی: بۆ ئامادەکردنی ساسی نەستەلە، مەنجەڵێک بخەرە سەر ئاگری کز، ئەمانەی تێبکە: 1 قاپ نەستەلەی تاڵ، 1 کوب ئاو، 1 کەوچکی بچووک قاوە، ئەو قاوەی زوو دەتوێتەوە، 50 گرام شەکر. تێکەڵە کە لەسەر ئاگر بیکوڵێنەوە بۆ ماوەی 10 دەقیقە. ئەم ساسەیە پێشکەش دەکرێت بە ساردی یان بە گەرمی، یا دەتواندرێت بەکاربهێنرێت بۆ ڕازاندنەوەی شیرنەمەنی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی ئەنەناس و گوێزی هیندی، لاپەڕە 62. پێداویستیەکان: 1 دانە ئەنەناس، 3/4 کوب شەکر، 1 دانە کیوی، 1/2 1 کوب شەربەتی ئەنەناسی ئامادەکراو، 3 کەوچکی بچووک گوێزی هیندی، ئەو ئاوەی کە لە ناو دانەیەک گوێزی هیندیدا هەیە. چۆنیەتی ئامادەکردنی: شەربەتی ئەنەناسەکە بخەرە ناو خەڵاتەیەکی کارەبایی. ئەنەناسەکە و کیویەکە پارچە پارچە بکە. اینجا لەگەڵ شەربەتەکە بیخەرە ناو خەڵاتەیەک تێکی بدە تا زۆر باش تێکەڵ دەبێ. پاشان ئاوی گوێزە هیندیەکەی تێبکە و تێکی بدە. پاشان شەکرەکەی تێبکە بە گوێرەی ویستی ئەو کەسە. اینجا پارچە بەفرەکانی تێبکە و دەست بکە بە تێکدانی تا شەربەتەکە سارد دەبێتەوە. ئامادە دەبێت بۆ پێشکەشکردن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی قۆخ و قەیسی، لاپەڕە 64. پێداویستیەکان: 2 کیلۆ پرتەقاڵی بێتوێکڵ، 1/2 کیلۆ قەیسی پارچە پارچە کراو، 1/4 قاپ شەکر، 1 کیلۆ قۆخی پارچە پارچە کراو، 2 لیتر ئاوی گەرم. چۆنیەتی ئامادەکردنی: پرتەقاڵەکان بە شێوەی بازنەیی ببڕە و بیخەرە ناو قاپێکی قۆڵی گەورە. پاشان ناوکەی قۆخ و قەیسەکە دەربهێنە و بیان خەرە ناو مەنجەڵێکەوە. اینجا بەویستی خۆت شەکری تێبکە. ئاوە گەرمەکەی تێبکە، بەجێ بهێڵە بۆ ماوەی 6 سەعات. پاشان بیخەرە ناو خەڵاتەیەکی کارەبایی و تێکی بدە تا بە تەواوی ورد دەبێت و باش تێکەڵ دەبێ بە ساردی پێشکەشی بکە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی هەنار، لاپەڕە 66. پێداویستیەکان: 2 هەنار، 1 پرتەقاڵ، شەکر بە گوێرەی ویست، هەندێک پارچە سەهۆڵی ورد لە شێوەی 6 لا. چۆنیەتی ئامادەکردنی: دەنکە هەنارەکان دەربهێنە و بیخەرە ناو خەڵاتەیەک. اینجا پرتەقاڵەکەش پاش پاکردنەوەی بیخەرە ناو خەڵاتە کارەباییەکە. باش تێکی بدە. شەکرەکەی تێبکە. هەمویان بەیەکەوە بە خەڵاتەکە باش تێک بدە. پارچە سەهۆڵەکانی تێبکە و بە ساردی پێشکەشی بکە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی فراولە و مۆز، لاپەڕە 68. پێداویستیەکان: 1 کوپی بچووک قشتا، کەمێک فراولە، 1 کەوچک ڤانیلا، 6 دانە مۆز، 1/2 1 کوب شیر، 1 دانە بادەمی وردکراو بە گوێرەی ویست. چۆنیەتی ئامادەکردنی: مۆزەکان پاک بکەرەوە و بیان کەرە ناو خەڵاتەیەکی کارەبایی لەگەڵ شیرەکە باش بیشلەقێنە. پاشان فراولەکان پاک بکەرەوە و ئەویش بەلابردنی سەرەکانیان. اینجا بیخەرە ناو خەڵاتەکە.
یەک کەوچک ڤانیلای تێبکە و هەمیان بەیەکەوە بشلەقێنە. پاشان بە بەکارهێنانی بەفرەکە ساردی بکەرەوە. ئینجا بیڕازێنەوە بە خامە قشتەکە و بادەمە وردکراوەکە و هەنگوینەکە. هەروەها دەتوانی پارچە فراولەش بەکاربهێنی بۆ ڕازاندنەوەی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی ترێ لاپەڕە 7. پێداویستیەکان: 1 کیلۆ ترێی سپی یان سوور بە پێویستی ئەو کەسە، 1 دانا کیوی، شەکر، 2 دانا پرتەقاڵ، 1/2 لتر 2 کوب شیری سارد. چۆنێتی ئامادەکردنی: بە عەساڕەیەکی کارەبایی وردی بکە، پاشان بیگوشە، ترێیەکە بگوشە و پاشان بیپاڵێەوە. پرتەقاڵەکانیش بە هەمان شێوەی ترێیەکە بگوشە و پاشان بیپاڵێەوە. پاشان شەکری تێبکە، ئینجا تێکی بدە تا دەتوێتەوە. پارچە سەهۆڵەکانی تێبکە بە ساردی پێشکەشی بکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی لیمۆ لەگەڵ 7 ئەپ لاپەڕە 72. پێداویستیەکان: ئاوی 5 لیمۆ، 1/2 کوب ئاوی سارد، 3 کەوچک شەکری وردکراو، 2 کوب 7 ئەپ، 1 کەوچکی خواردن نەعناعی نوێی وردکراو، بەفر. چۆنێتی ئامادەکردنی: لیمۆکە بە عەساڕەیەک بکوشە. ئەم پێداویستیانە لە پێشەوە باسم کرد بەیەکەوە بیان خەرە ناو خەڵاتەیەکی کارەبایی. ڕاستەوخۆ پێشکەشی بکە دوای ڕازاندنەوەی بە گەڵای نەعناعەکە. پونگە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی پرتەقاڵ و گێزەر لاپەڕە 74. پێداویستیەکان: 2 دانا پرتەقاڵ، 4 دانا گوێزەر. دەتوانی سێوێک یان مۆزێک یان هەرمەیەکی تێبکەی، کەمێک شەکر بە گوێرەی پێویست. چۆنێتی ئامادەکردنی: پرتەقاڵەکە بگوشە بە عەساڕەی گوشەر، گێزەر و سێوەکەی ورد بکە، پاشان بیانگوشە. گشتیان بخەرە ناو خەڵاتەیەکی کارەبایی و باش تێکەڵیان بکە. بە ساردی پێشکەشی بکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆکتێلی تێکەڵەی کێوی و ئەنەناس لاپەڕە 76. پێداویستیەکان: 1 دانا کیوی، شەربەتی ئەنەناس ئامادەکراو بەبێ شەکر یان ئەنەناسی سروشتی، ئاوی 2 لیمۆ، شەکری وردکراو بە گوێرەی پێویست. چۆنێتی ئامادەکردنی: شەربەتی ئەنەناسەکە بخەرە ناو خەڵاتێک، کیویەکە پارچە پارچە بکە، پاش لێکردنەوەی توێکڵەکەی. ئینجا شەربەتی لیمۆکە بکەرە ناو شەربەتەکەی پێشوو، شەکری تێبکە بە گوێرەی ویستی ئەو کەسە. ئەو شەربەتە بەتامە هەروەها یارمەتیدەرە بۆ دابەزاندنی کێش، چونکە هەڵدەستێ بە سووتاندنی یەکەکانی گەرمی لەش. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی گێلاس بە پرتەقاڵ لاپەڕە 78. پێداویستیەکان: شەربەتی گێلاسی بەستوو، 3 کوب شەربەتی گێلاسی سوور، 1 کەوچکی بچووک ئاوی گوڵ، شەکری ورد، 2 کوب شەربەتی فراولەی سروشتی، 2 دانا لیمۆ، چەند پارچە سەهۆڵ. چۆنێتی ئامادەکردنی: نیوەی فراولە و گێلاسەکە لەگەڵ شەربەتی گێلاسەکە بکەرە ناو خەڵاتێک. ئینجا لیمۆکان بکوشە و ئەویشی بخەرە ناو خەڵاتە کارەباییەکە. 1 کەوچک ئاوی گوڵی تێبکە، ئینجا شەکرەکەی تێبکە، دووبارە تێکی بدە تا بە تەواوی شەکرەکە دەتوێتەوە. ئینجا پارچە بەفرەکانی تێبکە و بە ساردی پێشکەشی بکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی سێو لەگەڵ شفتالی و لیمۆ لاپەڕە 80. پێداویستیەکان: 2 دانە سێو، 2 دانە شفتالی، 8 دانە فراولە، کەمێک شەکر، 2 دانە لیمۆ، 1 گێزەر، 1 مۆز. چۆنێتی ئامادەکردنی: بە عەساڕەیەکی گوشەر گێزەر و سێوەکە بگوشە، لیمۆکانیش بە عەساڕەیەک وردی بکە، پاشان بیانگوشە. فراولە و شفتالیەکان ناوکەکانیان دەربهێنا، لەگەڵ مۆزەکە بیان خەرە ناو تێکەڵەکەی پێشوو. بە خەڵاتەیەکی کارەبایی تێکی بدە تا تێکەڵ دەبێ. ئینجا بە گوێرەی ویست شەکری تێدەکەین، بە ساردی پێشکەشی بکە پاش تێکەڵکردنی پارچە سەهۆڵەکان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی سندی بە هەنگوین لاپەڕە 82. پێداویستیەکان: 6 سندی ناوەندی لە قەبارە، 1 کوب ئاوی گەرم بۆ تواننەوەی هەنگوینەکە، 4 پرتەقاڵ، 4 کەوچک هەنگوین. چۆنێتی ئامادەکردنی: سندیەکە پارچە پارچە بکە و بیخەرە سەر ئاگرێکی کز. هەنگوینەکە بتوێنەوە و لە ناو ئاوە گەرمەکە و
پاشان بیخەرە ناو دەفرێکەوە. پرتەقاڵەکە پاک بکەرەوە و ناوکەکانی دەربهێنە. ئینجا بیخەرە ناو ئەو دەفرێ هەنگوینەکەمانی تێدا کرد. پاشان بیخەرە سەر ئاگرێکی کز. کاتێک ڕەنگی سندیەکە و پرتەقاڵەکە گۆڕا لەسەر ئاگر هەڵی بگرە. ئینجا تێکەڵەکە بگوشە و بیخەرە ناو سەلاجە. بە ساردی پێشکەشی بکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی گندۆرە و هێل لاپەڕا 84. پێداویستیەکان: گندۆرەیەکی مامناوەند لە قەبارە پارچە پارچە کراوە بە قەت 3 کوب ئاو. شەربەتی 2 لیمۆ. 5 دەنکە هێل. 3 کەوچک هەنگوین. چۆنیەتی ئامادەکردنی: گندۆرەکە پاک بکەرەوە، ناوکەکانی دەربهێنە و پارچە پارچەی بچووک وردی بکە. شەکر و ئاو و هێلەکە بخەرە سەر ئاگرێکی مامناوەند. کاتێک دەست دەکات بە کوڵاندن، شەربەتی لیمۆکەی تێبکە. پاشان بەجێی بهێڵا بۆ ماوەی 5 دقیقە. ئینجا لەسەر ئاگرەکە لای ببە. وازی لێ بهێنا تا سارد دەبێتەوە. گندۆرەکە بە خەڵاتەیەک باش تێک بدە و هەنگوینی تێبکە تا شیرن دەبێ. ئینجا تێکەڵەکەی تری تێبکە و باش تێکی بدە تا بە تەواوی تێکەڵ دەبێ. ئینجا بە ساردی پێشکەشی بکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی قەیسی و قۆخ لاپەڕا 86. پێداویستیەکان: 6 دانە قەیسی، شەکر بە گوێرەی ویست، 1 دانە لیمۆ، 3 کوب شیری زۆر سارد، 6 دانە قۆخ، 1 کوب شەربەتی گازی. چۆنیەتی ئامادەکردنی: قەیسی و قۆخەکە باش بشۆرەوە. ئینجا ناوکەکانیان دەربهێنە و پارچە پارچەیان بکە و بیان خەرە ناو خەڵاتەیەکی کارەبایی و شیرەکە و لیمۆیەکەی تێبکە. پاشان شەکرەکەی تێبکە و تێکی بدە تا شەکرەکە دەتوێتەوە. گەر بینیت شەربەتەکە خەستە، ئاوە گازیەکەی تێبکە. بەڵام پێویستە ئاگادار بین، نابێت لەم ڕێژەیە زیاتر شیری تێبکەین. پاشان بیخەرە ناو کوب بەفرەکەی تێبکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆکتێل تێکەڵەی چەند جۆرێک میوە لاپەڕا 88. پێداویستیەکان: 1 دانە سێو، 1 دانە هەرمێ، 1 کوب شەربەتی سێو، 2 دانە لیمۆ، 1 دانە شفتالی، 1 دانە کیوی، 1 کوپی گەورە ئاوی پاڵێوراو. چۆنیەتی ئامادەکردنی: سێو و شفتالی و هەرمێ و کیوی و لیمۆکە پارچە پارچە بکە. گشتیان بخەرە ناو خەڵاتەیەک. لیمۆکە بگوشە. ئینجا لەگەڵ شەربەتی سێوەکە تێکەڵی بکە. ئینجا بیخەرە ناو ئەو خەڵاتەیەی کە میوە پارچە پارچە کراوەکانی تێدایە. باش تێکەڵاوی دەکەین. بۆ ماوەی 10 دقیقا بەجێی بهێڵە. ئینجا بیخەرە ناو سەلاجەوە تا سارد دەبێت و بە ساردی پێشکەشی بکە. پاش ڕازاندنەوەی بە پارچە لیمۆ و کیویەکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی چەند میوەیەکی جۆرا و جۆر لاپەڕا 90. پێداویستیەکان: 4 کوب شەربەتی پرتەقاڵی نوێ، 2 دانە کیوی، کەمێک دارچین، 3 کوب شەربەتی ئەنەناسی نوێ، توێکڵی لیمۆیەکی ناوەند، گوێزی وردکراو. چۆنیەتی ئامادەکردنی: لە مەنجەڵێکی گەورە شەربەتی فراولە و سێ و ئەنەناسەکە تێکەڵ بکە. مەنجەڵەکە بخەرە سەر ئاگر بۆ ماوەی 5 دقیقە. ئینجا دارچینەکە و گوێزەکە و توێکڵی لیمۆکەی تێبکە. شەربەتەکە لەسەر ئاگر هەڵبگرە و بیپاڵێەوە. ئینجا بیخەرە ناو سەلاجە بۆ ئەوەی سات بێتەوە. بەیانیان بۆ هەر ئەندامێکی خێزانەکەت کوپێک ئامادە بکە، چەوری کەم دەکاتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆکتێلی شفتالی و قەیسی لاپەڕا 92. 1 لەسەر 4 کیلۆ شفتالی، 1 لیمۆ، چارەگە کوپێک شەکر، 1 لەسەر 2 کوب قشتە، 1 لەسەر 4 کیلۆ قەیسیەک، 1 لەسەر 2 دانە ئەنەناس، 1 دانە مۆز، 2 کەوچک هەنگوین، هەندێک قلوبات، بادەمی پاکراوە، فستق حەلەبی، هەر شتێکی تر لەم بابەتانە بە گوێرەی ویستی ئەو کەسە. چۆنیەتی ئامادەکردنی: شفتالیەکە بشۆرەوە، پاشان پارچە پارچەی بکە و بیخەرە ناو مەنجەڵێکی قۆڵ. قەیسیەکە و ئەنەناسەکە بشۆرەوە و ناوکەکانیان دەربهێنە و پارچە پارچەیان بکە. بەڵام مۆزەکە بە شێوەی بازنەیی ببڕە. بیان خەرە ناو مەنجەڵێک، پاشان بە کەوچک باش تێکەڵاویان بکە و کەوچکە شەکرەکەی بەسەردا بپڕژێنە و پاشان شەربەتی لیمۆکەی تێبکە. ئینجا بیخەرە ناو کاسەوە و پێشکەشی بکە. هەرێک لەم کاسانە دەتوانی بە کەوچکێکی قشتە و کەوچکێک هەنگوین و هەندێک بادەمی بڕازێنیەوە بە گوێرەی ویستی ئەو کەسە. خوێنەری بەڕێز
ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆکتێل تێکەڵەی کیوی و ئەنەناس لاپەڕە 94 پێداویستیەکان 2 دانە کیوی شەربەتی ئەنەناس بەبێ شەکر هەر جۆرێک بێت ترێی سپی 2 کەوچک هەنگوین شەربەتی لیمۆ 1/4 دانە ئەنەناس 1/2 کوب قشتا بادەمی وردکراو چۆنیەتی ئامادەکردنی کیوی و مۆز و ئەنەناسەکە پاش پاککردنەوەی و پارچە پارچەکردنی بیان خەرە ناو شەربەتی ئەنەناسەکە لە ناو دەفرێکی قوڵ دەنکە ترێیەکان پاک بکەرەوە و 2 پارچە و ناوکەکانیان دەربهێنا اینجا شەربەتی لیمۆکەی تێبکە و لەگەڵ تێکردنی شەکر بە گوێرەی ویستی ئەو کەسە هەمویان بەیەکەوە تێک بدا تا دەبێتە تێکەڵەیەکی لێکچوو اینجا بیخەرە ناو کاسەیەکی بچووک بیڕازێنەوە بە کەوچکێک قشتا یان کەوچکێکی بچووک هەنگوین لەگەڵ کەمێک بادەم بە ساردی پێشکەشی بکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆکتێل تێکەڵەی نەستەلا بە پونگ لاپەڕە 96 پێداویستیەکان 2 کوب شیر 1/2 کەوچکێکی بچووک ڤانیلا 4 کەوچکی گەورە مۆتا 1/4 کوب کاکاو 1/2 کەوچکی بچووک پونگ پارچە سەهۆڵی بچووک چۆنیەتی ئامادەکردنی شیرەکە بکەرە دەفرێکەوە و گەرمی بکە تا بە شێوەیەکی مامناوەند شلەتێن گەرم دەبێت کاکاوەکە بکەرە ناو شیرەکە و بەردەوام تێکی بدە تا تێکەڵ دەبێ ئەم تێکەڵا بکەرە ناو خەڵاتێک لەگەڵ تێکردنی ئەو شیرەی کە ماوەتەوە ئینجا ڤانیلا و پونگەکەی تێ بکەرە و زۆر بەباشی تێکی بدە تا شێوەی کرێم وەردەگرێ ئینجا ئەم تێکەڵەیە بیخەرە ناو سەلاجەیەک تا کاتی پێشکەشکردنی پاشان بیکە ناو کوپ و پارچە بەفرەکانی تێبکە و بە ئایسکرێم بیڕازێنەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شەربەتی نەستەلە و دارچینی بەستوو لاپەڕە 98 پێداویستیەکان 2 کەوچکی بچووک شیری وشک 3/4 کوب ئاو 4 کوب شیری سارد 2 کەوچک شەکر 1/2 کەوچک دارچین 1/4 کوب نەستەلا چۆنیەتی ئامادەکردنی نەستەلەکە بتوێنەوە لەگەڵ شەکرەکە لە ئاوێکی گەرم شیر و دارچینەکەی تێبکە اینجا ئەو شیرەی تێبکە کە نەستەلی تێدا تواوەتەوە ئەم تێکەڵەیە زۆر باش تێک بدە پاشان بیخەرە ناو سەلاجەیەک تا سارد دەبێتەوە ئەم تێکەڵەیە بە خەڵاتەیەک تێک بدە تا دەبێتە کەف بۆ هەر کوپێک یان کەوچکێک ئایسکرێمی تێبکە پاشان کوپەکە بە تێکەڵی نەستەلەکە پڕ بکەرەوە. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.